خاتونێکی تر لەگەڵمانە بە ناوی سومەیە. سومەیە خان بەعکسی ئەم سێ ئەزیزەمان ئەم وازینێنەوە بەردەوام ئاوا شانی داوەتە بەری و بە تۆپ و تارش باوەڕ ناکەم واز بێنێ. بۆیە پرسیارەکەی من لە سومەیە خان ئەوەیە کە هەست ناکەیت ڕازگویانە وەڵام بدەرەوە، هەست ناکەی کاریگەری هاوڕێ زۆر زۆرە بۆ ئەوانەی کە وازی هێنن یان بۆ ئەوانەی کە وازیش نایێنن. ئایا کاریگەری هاوڕێ چۆنە؟ ئەگەر شتێکم بۆ باسکەی فەرموو. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان بۆ پرسیارە جوانەکە و بەڕاستی هاوڕێ زۆر کاریگەری هەیە لەسەر خوێندن و وازێنان لە خوێندن بە تایبەتی لەسەر کچ. چونکە هاوڕێ ئەتوانێت کچ بتکا بە کەسێکی باش و کەسێکی خراپیش و کچیش لە ڕووی عەقلیەوە کەمێک ئەگەر قسەکەم تێبگەن بەڵێ کچکەمێک وایە بۆیە پێویستە پەروەردەی خێزان وا بێت کە دوور بێت لە هاوڕێی خراپ، چونکە هاوڕێی خراپ وات لێکا کە واز بێنی لە خوێندن و بەردەوام نەبی لە خوێند. بەڕاستی ئەمە کێشەیەکی باوە لەناو کوردستان و کێشەکە بووە زۆر بووە، ناتوانین یانی ڕێگری لەو کێشەیە بکەین ئەگەر حکومەت نەتوانێت. جوان دەست خۆش بێ. بەڕێزان تەمەەن دوو خاڵی زۆر جوانی وروژان سومەیە خان هاوڕێ خێزان و بەڕاستی من کاملەن 100% لەگەڵای متفقم. هاوڕێیە هۆکارە بۆ ئەوەی کە حەزت بۆ شەهادە، بۆ بڕوانامە، بۆ خوێندن، بۆ یەکەمبوون. من زۆر جارم قسەم وتووە دکتۆری من بەدەستمێناوە بەشێکی ئازاتی برادەرەکان مەکە هانی منیاندا بخوێنم. منێک کە دکتۆرام تەواو کردووە ڕەنگە بەشێکیان پەیوەندی بەوە بێ کە بخوێنین سعی بکەین هەڵدان بکەین بڕۆین بڕوانامی بەرز بەدەست بێت کەواتە برادەر بەڕاستی شەحنت دەکاتەوە هانت دەدات وزت پێ دەبەخشێ. بەڵام بە دیوەکەی تریشیا زۆر جار هاوڕێ هۆکارە بۆ ساردبوونەوەت، بۆ ڕقبوونەوەت لە ئینگلیزی، لە عەرەبی، لە کیمیا، لە فیزیا، لە خوێندن، لە پۆل. ینی مامۆستا چەندی هەوڵ و کۆشش دەدا بەڵام جاری وایە دوو برادەر هەموو خوریەکەت پێ دەکاتەوە بە ڕیز هەموو شتەکانت پێ تێکەداتەوە. کەواتە ئەو خاڵی کە باس کرد. خاڵی دووەم کە باسی خێزانی کرد بەڕاستی خێزانش هۆکارێکی زۆر گرنگ و مویمە. ئێمە بەڕێزان هەندێک خێزان هەیە بە معنای کەریمە نەک خوێندن هەم ژیانت لەلا ناشرینەکەن، ژیانت لەلا ڕەش دەکەن. ینی دایک و باوچێکە ئەوەنەی هۆڵی دەرەجێتی هۆڵی سەرکەوتنی مرۆڤ تەلەبەکەی نییە، ئەوەندەی هۆڵی یەکەمبوونی منداڵەکەیەتی هۆڵی ئەوەی نییە کە منداڵەکەی ناجع بێ و شتێ فێر بێ. ینی تەسەور بکەن لە قوتابخانەکانی خۆمە دایک کچ هەبووە لە دکتۆر دایکم بزانێت هەفتام هێناوە ئەم کوژێت ئەڵەم بۆڵێ و توێتی بێ 89 بێنی من پارەم تیا سەرف کردووی ئەبێ یەکەم بیت، ئەبێ یەکەم و دووەم و سێم نەبی واوات لێ دەکەم. تەلەبە هەیە ئەگیرێت بۆ ئەوەی کە تۆپ و هەندەسە و قانونی نهێناوە لەبەرەوە دایک و باوکم حەیام دەبن، دایک و باوکم ڕسوام دەکەن، دایک و باوکم چینێکم پێ دەکەن. ینی ئەوان بیر لەوە ناکەنەوە کە هەوڵدان و کۆشش و ماندووبوونەکە لەسەر من و تۆیە باقیەکەی نەتیجەکەی چۆنە و چۆنێک. کەواتە وەکو جەنابیشت ئاماژەت پێ کرد بەڕاستی خێزان کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوطە. خێزان دەبێت جەوێک، بارودۆخێک، هەواڵپرسینێک، ینی دایک و باوکێک بە درێژایی 1 ساڵ لە تەلەبێکی نەپرسێتەوە سەری ساڵ دڵنیام وازێنێ و تۆش هەر لێی ناپرسیتەوە. تەلەبێک ئەگەر لە ئەوڵی ساڵ و 2 دەرسکەوتوو ئەگەر باوک بە لە کۆبنەوەی یەکەمە بەهاتایە کچەکە لە کورسی لە شەستەکەی چاکی دەکردەوە، لە نیوەی ساڵە چاکی دەکردەوە. کەواتە دایک و باوک بەڕاستی زۆر جار هۆکارن بۆ مەوازێنانی منداڵ، بەڵام زۆر جاریش هۆکارن بۆ گەڕانەوە. من ئافرەت دەناسم بە پیاوەکەی و تۆ پیاوە جوانەکەم قەی ناکە لە دەمی ئێمە و عایلەکەی بگرەوە بەس بڕۆ خوێندنێ تەواوکە. پیاوە ناسم من لێرەوە دەستخۆشیم بۆ هەیە بە خێزانی و توێتی مادام وەختی خۆی 12 تەواو کردووە کاکە من لە دەمی خۆمە گرمەوە، لە سیارەکەی خۆمە گرمەوە، لە مەسرەفی خۆمە گرمەوە، قەیچێکە نان و تەماتە و تەماتی سوورۆکرا و پەتاتا خۆین بەس تۆی ژن قەیچێکە مادام 12 تەواو کردووە با خوێندنەکەت بەزایەنە چێ. خێزانی دوای 5-6 ساڵ دوای 1-2 مناڵ ناردووە دبلۆمێکی پێ تەواو کردووە، بەکاردەستێکی پێ تەواو کردووە. بۆیە بەرەو کۆتاکانی بەرنامەکەم دەچم پاڵپشت زۆر گرنگە، پاڵپشتی حکومەت، پاڵپشتی وەزارەت، پاڵپشتی قوتابخانە، پاڵپشت و سەپۆرتی توێژەری دەرونی، توێژەری کۆمەڵاتی، دکتۆرەکان، مامۆستایانی ئاینی، دایک و باوک، مام و خاڵ. ینی تۆی مام و خاڵی دوو جارەدەی بە پشتی براکە تاڵی دەست خۆش بێ دەرت کە دۆڵای منیش ئەگەر بتوانم کچەکانم دەرەکەم. بەڕاستی ئەو پەڕی بێویژدانیە لەگەڵ ڕێزمە، ئەو پەڕی بێئەتەکێتیە، ئەو پەڕی دوورە لە دینیە. تۆی دایک، تۆی باوک، تۆی مام، تۆ خاڵ هۆکاربی بۆ هاندانی براکەت و خوشکەکەت و کەسەکانت. وە تەنانەت ئێمەی مامۆساش بەڕاستی هۆکاربین بۆ وازێنانی قوتابەکان. بۆیە بە هەمومانەوە قوتابەکە خۆی دەخۆی بێ باش و چاک بێت، دەبێت خۆی بگۆڕێت، کۆمەلگا دەبێت کاراسانی بۆ بکات، حکومەت دەبێت کاراسانی بۆ بکات. و هەمومان دایک و باوک و مام و خاڵەکان دەبێت کاراسانی بکەین بۆی کە نزبەی وازێنان بەرەو 0 بکەینەوە و ینی نزبەی
گەڕانەوە بۆ قوتابخانە و نەبوونی بڕوانامە و شەهادە و سکیڵ و بەهرە لە ناو تاکەکانی کۆمەلگا ئەویش هەتا بتوانین لە سەفر نزیکی کرد ناتوانین بیکەینە سەفر و من گومانم لەوە نییە هەر خەڵکێکەیە مێشکی وەری ناگەری خەڵکێکەکەی حەزی لێ نییە خەڵکێکەیە من خەڵک ئەناسم دایک و باوکی مامۆسای زانکۆیڕە دکتۆر بەدەست مناڵەکەمانەوە بووینەتە پەنجە چوارێدا دێڵێ وازێنم بە شەرتێ دایکی ماستەری هەیە باوکی دکتۆرا هەیە ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی کە دایک و باوکەکان هەمووی دایک و باوکە باشەکان ئەتوانن مناڵەکانە 100% خوێندنیان پێتاوکەن بەڵام تا بتوانی هاوکاربی و ئیستیشارە بکەیت و ئیستیخارە بکەیت و چواردەورت کەم تا زۆر هاوکارە بێت دڵنیام هیچ مناڵێک نییە هیچ گەنجێک نییە 100% قەناعەت نەکات هەندێک لە گەنجەکان ئێمە بە مروری زەمن و تەمەنی خۆم توانیمانە قەناعەتیان پێ بکەین و بگەڕێتەوە دوای چەند ساڵێک بۆ خوێندن و ئێستا بتوانێت کەسە سەرکەوتوەکان کە خەڵکمان هەیە دوای 17 ساڵ کە لێرە و دەستخۆشیم بۆیە خۆی دەزانێت چێ دەڵم دوای 17 ساڵ وازێنن لە شاری سلێمانی گەڕایەوە بۆ خوێندن دوای مناڵ و تەرتیبات و ئێستا بڕوانامە و شەهادەشی هەیە و توانێتی هەلی کارێکش بۆ خۆی بەدەست بێنێت